بەڕاستی نازانم چ بۆ حکومەتە بڵێن نازانم چ بۆ حکومەتە بڵێن چۆنە ژیانت کاکە دەریاجان چۆنە حەز دەکەن با گوێمان لێ بە قوربان چۆنە ژیانم ئەخر چۆن بێ ژیانم ئەو جێژنە هات وتی بابە جێژنی ڕەمەزانی وازت پێدام دلکەم بۆ بکرێت ئەو جێژنە چیم بۆ کرد ئەخر چۆن بێ داوای سەربەخۆین بۆ ئەکەن داوای جیاببوونەوە لە حەراقم بۆ ئەکەن آخر با تاکەی بڵێن ئاخ بۆ پێش 2003 یعنی دۆ ئاخر هەڵ بچێشم بۆ ئەو سەدامی کە سەدان ساڵ کە بە دەیان ساڵ زوڵمی لە من کردووە بۆ بڵێن خۆزگەم بۆ سەدامی خۆزگەم بۆ بەحسی خۆزگەم بۆ بەحسی داران چۆنە ژیانت کاک دەریا ژیانت چۆن ینی گوزەران چۆن ڕۆژانە بەڕێوە ژیان چۆنە من ئەڵێن وعدم بە مناڵەکەمدا و جێژنی ڕەمەزان شتی بۆ بکڕم چون پارەم قەرز کردو 2-3 جلچی لەنگەم بۆ کرد با هەڕای بگرم دوێنێ پێم بڵێ با بۆ جێژنی قوربان هاتچین بۆ کڕی لەوەی زیاتر من بگیریم لە بەرامبەر تەلەڤیزیۆنێک بە تەلەفۆن لەوەی زیاتر ژیان چییە یعنی لەوەی زیاتر چی بگیریم دانیشم بەدەست مناڵەکان و بەس خاوەنخانی کە بێ داوای کرێم لێ بکە یعنی داوای شتێکی کەم لێ بکە بڵێ ئەگەر پێت نادرێ بڕۆ دەرەوە بڕۆ لە بەرزادە بن و بڕۆ لە خیوەتا بن و یعنی چیتر لەوەی زیاتر بکەم